ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنن. بەداخەوە موشەیە نەچۆتە ناو هیچ گۆرانیەکەوە. من ئیشم بە وشەی موگناتیزە، چونکە دڵی تۆ ئاسنە ئاسن. لەیلا ناوت یەکێک لە ناوەکانی شەراب و سەردەمی مەستان بەسەر چوو، هەموو ئەندامەکانت بە هەدەری لەزەت دەبن. من ئەم دنیایە بناسم، تەنها چاوت بۆ شەو نخوونی جێدێڵن. هەنجیری تو کەس نەما شایەتی بۆ شیرینی بدا. پرست ڕەشماڵی کوێستانیش بێ، ئەم ڕۆژگارە خۆی بۆتە حیجاب. ئاویش بیت کەس بە دیار هاوکێشێتەوە دانانی شێت و تەنیا دەیانەوێ فێری مەلە بن. لێرە قسە نێرە، جوانی بێوەژنی مێژووە. وشەکان بەردن و چاڵی ناوکت پڕ دەکەنەوە. قەڵەمەکان دەرزین و بەدەزووی مەجاز بۆ شایی نێوان سینگت دەدورنەوە. تازە ئەسب حیوانێکی نەجیب نەما سواری فرێدا و ببینە مەزنونەکانت سەرقاڵی دەرهێنانی نەوتن. ئەزیزانی بەرنامەی مۆمی بەرهەتاو، جارێشتریش لە دیمەن تیڤ بە یەکتر شاد بووینەوە. سوپاس بۆ هەموو ئەو ئازیزانەی بوونەتە مای پێشکەشکردنی ئەم بەرنامە. لە پێشەمیانەوە هاوڕێیانم، ئازیزانم، کاکە کاروان و هاوڕەکانی. ئەم بەرنامەیەمان تایبەت دەکەین بە قسەکردن لەبارەی شەعری گەنجانەوە. شەعری گەنجان بە هەردوو دیوەکەی، هەم قەڵەمە مێینەکان هەم قەڵەمە نێرینەکان. ڕاستی پرسیارێک هەیە هەمیشە سەری هەمومان دەخوا،
ئەویش ئەوەیە بۆچی دەسەڵات داران یان بۆچی ئەوانەی ئەم وڵاتە حکومەکەن شعری گەنجانیان پێخۆش نییە بۆچی شعری مامۆستا شێرک و بێکەسیان پێخۆش بوو بۆچی شعری جلاری میرزا کەریمیان پێخۆش بۆچی ئەدەبیاتی حوسێن عارفیان پێخۆش بوو ئەی بۆ چۆرێک نووس و ڕۆمان نووس و دراما زانێکی یان سینەماکارێکی ئێستای گەنجەکانیان بەدڵ نییە ئەم پرسیارە بۆ دەگەڕێتەوە بۆ خودی بەرهەمی ئەدەبی و هونەری ئەو گەنجانە دەگەڕێتەوە پێشتر دروشمەکان دروشمە سیاسیەکان دروشمە حزبیەکان هێندە باو بوون هێندە لە لووتکەیا بوون کە دەبوایە هەموو ئەدەبیات هەموو هونەر هەموو گۆرانی و مۆسیقا لە خزمەت ئەم دروشمانەیە بێ بۆیە دەبینی ئەدەبیاتی هەفتاکان تێکەڵ بە ئاوی دەسەڵات دەبێتەوە یان بە ئاوی دنیابینی حزبەکان دەبێتەوە کە لە ئەخیردا واتە تەسخیرکردن یان هەڵگرتنی هەموو ژیان لە پێناو ئەو دروشمەی بەرزیان کردوتەوە گەنجەکانی ئێستای ئێمە گەنجی کورد بە تایبەتی لە باشووری کوردستان چیتر ڕازی نییە ئەدەبی هونەری درامای سینەمای گۆرانی مۆسیقای ببێتە سوتەمەنی کۆمەڵێک دروشم کە تیایدا کۆمەڵێک کەس سوودمەندن لە مێژووی ئێمە ئەو ئەدەبەی کە لە ئەخیردا لە کۆتاییدا نەبوو بێتە جۆگەلەیەک بۆ دەوڵەمەندکردنی ڕووباری دەسەڵات و ڕووباری حکومداری ڕووباری ئەو ئایدایەی کە ئەم حزبانە هەڵیان گرتووە ئەدەبێکی نابود بووە گەنجەکانی ئێستا بەڕاستی بۆ ئەو نانووسن نیشتیمان و ئەوانەی بەناوی نیشتیمانەوە بازرگانی دەکەن لیان ڕازی بن ئەدەبی ئێمە ئەوەندەی ئەدەبی کۆمەلگا و ئەدەبی نەتەوە بووە کەمتر ئەدەبی ئینسانەکان بووە شتەوردەکانی ئینسان لە مێژووی 100 ساڵەی ئەدەبیاتی ئێمەیە وونە بۆ نمونە ئەگەر ئێمە بمانەوێ باسی دروشمێکی خەباتجێڕیان دروشمێکی سیاسی بکەین تەسەوڕ دەکەم 15 فەردە شعرمان دەستکەوی بەڵام ئەگەر باسی گەنجێ بکەی کە تەعین نابێ ئەگەر باسی کچێک بکەی کە نایدەنا ئەو کوڕەی خۆشی دەوێ ئەگەر باسی گەنجێک بکەی کە خانووی بۆ ناکرێ چەند دیێڕە شعری دەسەکەوێ چەند کۆپڵەی دەسەکەوێ چەند تێکستی دەسەکەوێ بەڕاستی زۆر دەگمەن لە 100 ساڵی ڕابردوو ئێمە تێکستی ئینسانمان هەبووە ئەوەندەی تێکستی قوربانیدانی ئینسانمان هەبووە بۆ نیشتیمان بۆ دروشم یەکێک لە خاڵە هەرە گەشاوەکانی ئەمنەوەیە ئەوەیە زیاتر خەریکی ئینسانیەتی خۆیەتی خۆی ئامادە نییە بکاتە قوربانی کۆمەڵێک دروشم کە لە کۆتاییدا بەداخەوە بێزگە لە سەراب و بێزگە لە وەهم هیچی تر نەبوون ئەدەبیاتی گەنجەکان ئەدەبیاتی ئینسانەکانە ئەدەبیاتی شتەوردەکانی ئینسانەکانە ئێمە لە ئەڵلقەی مامۆستا عەبدوڵڵا گۆرانە باسمان لە گرنگی نووسین کرد سەبارەت بە شتەوردەکانی مرۆڤ شتە ڕیالیەتی و شتە واقعیەکانی ئینسان گەنجەکان بەڕاستی ئەمە پەیڕەوەکەن هەرچەندە زۆر تۆمەت دەخرێتە بەرامبەر گەنجەکانەوە بۆی قوڵ نین خوێندەوار نین زمانزاد نین ئیلاقی لەو قسانە بەڵام من پێم وایە تەنها بیانون بۆ ئەو هەوڵانەی کە گەنجەکان لە بواری ئەدەبی و لە بواری هونەری داویانە لە هەموو یاریەکە ئیعتیزال هەیە لە باسکەیە لە بالەیە لە تۆپی پێیە بەداخەوە لای ئێمە بەس لە هونەر و لە ئەدەبیاتە ئیعتیزال نییە دەیەوێت هەتا ئاخر نەفەس بەردەوام بێ هەتا ئاخر نەفەس نووسەر بێ هەتا ئاخر نەفەس هونەرمەند بێ هەتا ئاخر نەفەس گۆرانی وێژ بێ ئیعتیزال وەک چۆن لە تۆپی پێ و باسکە و بالەیە شتێکی واریدە و ڕێزی دەژیرێ پێویستە لە بواری ئەدەبی و لە بواری هونەری و لە هەموو بوارەکانی تریشا ئەمە هەبێ یەکێک کە شتێکی پێنەما واز بێنێ جیلەکەی تر نەوەکەی تر بەبێ تانە و پۆ بەبێ ئیهانەکردن بەبێ بەکەم سیرکردن و بە
کەم بایەخ سیرکردنی ئەو هەوڵانە اعتیزار کا و جیلەکەی تر بێ مەشغەڵەکە هەڵگرێ و ڕێگاکە ڕووناکاتەوە و بەردەوام بێ. ئێمە لەبارەی شعری گەنجانەوە بە تایبەت لەبارەی شعری ژنانەوە قسەی زیاتر دەکەین، بەڵام حەزمان کرد مامۆستا ئەروان ئەزیزمان کاروان ئەگە گۆرانیەکمان بۆ بڵێ مەمنون دەویت. قوربانی قوربانی. Bolem zis boynam döni, nem döni boynam döni. Bolem zis boynam döni, agar beytüm döni nam radeni nam şamzeni, saradam lav mezgeni, ay saradam lav. لدردی بدرمانی کوتوم سرگردانی لدردی بدرمانی کوتوم سرگردانی بجوابی لانترانی غزیزه نظاره شبکم جرگم براوا آی شبکم جرگم براوا نبنی بوچ نبنی بولم زیس بوینم بنی اگر بیچم بنی نام ردی نام شمزنی سرادم لو مزگنی آی سرادم لو مزگنی. دەستان خۆش دەست خۆش کاکارەوە. ئەزیزانم هەر لەو تێکستەی حەسەن زیرەک ئێمە توانین وانەیە وەرگین بۆ هەموو ئەوانەی کە دەیانەوێت شەعر بنووسن دەبێ شتێک لە حەسەن زیرەکە هەیە بیکەنە وانە بۆ خۆیان دەرز بۆ خۆیان. من هەمیشە پرسیارێکم لابوو بۆچی هەموومان حەسەن زیرەکمان خۆش دەوێت. ڕاستی من لە تەمەنیش زۆر تاخیرزانیم حەسەن زیرەک خەڵکی هەولێر نییە. ئەو ئیحساسی حەسەن زیرەک دەداتێ یەکەمین ئیحساسی ناشوێنە، نازانی بۆکانیا، نازانی سلێمانیا، نازانی کەرکووچیە، نازانی هەولێریە، هەولێریەکە وەزانی هەولێریە، سلێمانێکە وەزانی سلێمانیە، کەرکووچەکە وەزانی کەرکووچیە. بەرزبوونەوەی هونەرمەند یان بەرزبوونەوەی نووسەر لەسەر شارچێتی، لەسەر شێوەزار، لەسەر ناوچەگرێتی چەند گرنگە بۆ هونەرمەند و بۆ نووسەر. شتەش کە لە حەسەن زیرەکە هەیە کە ئێمە لە تێکستە دەتوانین زۆر بە باشی سوودی لێ ببینین کە هەموو کەس پێی خۆش بێ. باشە ئێمە لە تێکستی حەسەن زیرەکە بۆچی هەمومان پێمان خۆشە؟ بە جیاوازی شێوەزارەوە، بە جیاوازی دابوونەریتەوە، بە جیاوازی ئاخر لە هەندێک شوێن هەیە ژن لە سەدڵاریە دەکوژرێ، لە هەندێک لە شوێن هەیە ڕەدووکردن ئاساییە، کەواتە ئەوەی ژنیش لەسەر شەرەف دەکوژێ کە قێزەوەندترین تاوانە بەڕای من، ئەویش حەسەن زیرێکی خۆش دێ و ئەوەی ئامادەشەکە لە کۆمەلگاکەی ژن ڕەدوو بکەوێ ئەویش حەسەن زیرێکی خۆش دێ بەو جیاوازی دابوونەرێتیە لە چدایە. من زۆرم بیر لێ کردەوە دواتر گەیشتمەوە قەناعەتی کە تێکستی حەسەن زیرەک یان دنیابینی حەسەن زیرەک هەمیشە بەرامبەرەکەی براوەیە، هەمیشە خۆی دۆڕاوە، هەمیشە خۆی قوربانیە.
یعنی حتا یەکێکی وەکو حەسەن زیرە کە پیاوە کە دەڵێ مەسەلەن خۆم بەژنمان پێوە لەگەڵ ئەم ژنە 250 کورتی دێنێ یعنی حتا ژنەکە لە من درێژترە لە من باشترە لە من جوانترە لایەنە جوانیەکە هەمیشە بۆ بەرامبەرەکەیە ئەمە ئینێرجی و وزە دەبەخشتە خوێنەر یان وەرگر چکە وەرگر کە هەستی کرد نووسەر لەوی فەقیرترە نووسەر لەوی متەواضعترە نووسەر لەوی دڵسافترە خوێنەر خۆشی دەوێ ئەدەبیاتی ئێمە هونەری ئێمە بەداخەوە هونەری گۆرانیمان زیاتر یان حتا شعریشمان زیاتر لەسەر کۆڵەگەی ئەوە وەستاوە کە بێمنێت هیچ تێدایە مەسەلەن گۆرانی بێشەیە بە بەرامبەرەکەی دەڵێ بڕۆ بنێتت نازانم بزانن چێ دۆزیە وەکو من خۆشی وێ کاکە بۆ تۆ چی هەمووشی بۆ ئەوە یان نووسەرەکە مەسەلەن لێ بپرسە بڵێ کاکا من لەو نووسینە ناگەم لەو تێکستە ناگەم دەڵێت تۆ کابراش نەخوێنەواری بڕۆ 20 کتاب بخوێنەوە جەوەرەوە ئێ کاکە من بۆچی بە تعزیبدانی منە من بۆچی بچم 20 کتێب بخوێنەوە تا لە تۆ بگەم ئەی باشە من بۆ شاعیرە گەورەکانی دنیا دەخوێنمەوە جێ لە گۆرانیە گەورەکانی دنیا مەزنەکانی دنیا دەگرم تی دەگەم بە ئاسانی تۆ بە زمانی دایکم دەنووسی کە زمانی کوردیە خەڵکی شارەکەی منی خەڵکی گەڕەکەی منی لە یەک سەردەما دەژین زادە یەک فەرهەنگین ئەی بن بۆ لە تۆ ناگەم ئەی بۆ لە شعری سوریالی ئەوروپی دەگەم لە تۆ ناگەم کە خەڵکی تەیراوە یان ئابلاخی بۆچی من لە شاعیرێکی چوارباغ نەگەم لە شاعیرێکی نەمساوی بگەم یان فەڕەنسی بگەم حەسەن زیرەک وانەیەش تێدایە کە هەمیشە بەخشینی وزەیە بە بەرامبەر یان بردنەوەی بەرامبەرە و قوربانیدانی خۆیەتی بوونە قوربانی حەسەن زیرەک نهێنی خۆشەویستەکەیەتی من حەسەن زیرەکم نەدیوە بڵێ تۆ هیزنی ئەمن هەموو شتێکم حەسەن زیرە گەیشتۆتە ئەو ڕادەی زۆر جارە ئامادەی تاوان بووە دڵێ گەڵ بۆ خۆت ڕازی بی گولەی دەربەن خوارد دەکەم یعنی ئامادە بووە تاوان بکە لە پێناو خۆشەویستی ئەو بگیرێ لە پێناو خۆشەویستی ئەو تەواو یعنی ئەسڵەکە ئەوە یعنی ئەسڵەکە وەستاوەکە گوڵەکەیە بەردەوامیەکە گوڵەکەیە ئەوەی دەجوڵێ ئەوەی بۆی دەچێت چکە گوڵ بۆ بولبول نایە هەر بولبول بۆ گوڵ دەچێت ئەوەی جوڵاوەکە ئەوەی کەسە جوڵاوەکە کەسە قوربانی دەرەکە ئەو کەسەی کە جوڵە دەکا و تاقە سەرفەکە و حرەکە دەکا حەسەن زیرەکە خۆیەتی نەک ئەو کەسەی کە باسیەکە ئێمە لە ینی ئەمۆژگاریم بۆ گەنجەکان هەمیشە ئەوەیە ئەو تێکستە بنووسە کە خوێنەر حەز بکات تۆ لە تەنیشت ئەوی نەک لە بەرامبەر ئەو من تێکستی کوردی بەداخەوە لە ماوەی ئەو 50 ساڵی ڕابردوو هەمیشە ڕۆڵی منبەری بینیوە لەسەر سەکۆ بووە و نسیحەتی خەڵکی کردووە لەسەر سەکۆ بووە و بە خەڵکی گوتووە ئاوا بن و ئاوا بن و ئاوا بن بەڵام تێکستی ڕاستەقینە حتا هاوڕێی ڕاستەقینە ئەو هاوڕێنی کە لە بەرامبەرتایە ئەو هاوڕێی لە تەنیشتایە ئێمە بۆ فەرقی دایک دەکەین لەگەڵ هەموو کەسی تر لە بەرەو دایک هەمیشە تەنیشتمانەیە دایک ئەگەر ئێمە تاوانێکیش بکەین ئەگە بشگیرین خۆی بۆ ناگیرێ و چوارشەمان دێ بەلەتێک کەباب بۆ دێتە سەردارمان لە بەندیخانە کەواتە هەمیشە سەپۆرتمانە هەمیشە لەگەڵمانەیە ئەدەبی باش هونەری باش هەمیشە ئەو هونەرەیە کە لەگەڵ بینەرایە لەگەڵ گوێگرایە لەگەڵ خوێنەرایە تەواضع و سادەیی و ڕوونی گۆرانی بێژ یان نووسەر یان شاعیر دەبێت بەو مانایە بێ کە هەمیشە قوربانی دەربێ لە پێناو جوانبینی یان دنیابینی جوانی خوێنەرەکەی یان وەرگرەکەی من گەرم ڕەنگم کاتی خۆی کەیفم پێدەهات کە دایکم یا خزمێکمان دەیگوت گەنم ڕەنگەکان خوێن گەرم و خۆشەویستن ئەو کاتەی تۆم نەما زانیم گەنم ڕەنگەکان جوان نین لەبەر ئەوەی وەک سەمونێکی تازە سبەینان لە پێخەفەیەکی گەرمەوە دێنە دەرەوە نا لەبەرەوەیە
ئەم جیهانە باشیان دەهاڕێ. ئەم ژیانە خۆی بریندارە، حەق نەبوو تۆش بیت و ڕۆڵی خوێ بژێڕیت. بە دەنگە خۆشەکەت گوتت دەڕۆم، لەو کچە جوانە نەدەچوویت لە دەرمانخانەدا بە خەندەیەکی شیرینەوە شرووبێکی تاڵت دەدەنێ. دیاری من سعاتێکی دەست بوو، خوا هەڵناگرێ دیاری ئەویش کاتێکی زۆری چاوەڕوانی. باران بوو بانگم نەکردیت، چونکە ئەوەی دەمویست لە چاومدا ببینی بە چەترەکەتدا دەهاتە خوارەوە. دەستان خۆش، دەست خۆش کاکاروان. ئەزیزانم لە بیدایەتی بەرنامەکە بەڵێنەوەم پێدان کە ئاوڕێک لە شعری خانمان بدەینەوە، شعری ژنان. بەڕاستی وەکو مستەلاح وەکو زاراوە من باوەڕم بە شعری ژنانە و پیاوانە نییە، شعر کڵاو نییە ژنانە و پیاوانە هێبێ، شعر شعری ئینسانەوە ئەوانە. بەڵام ئەو خانمانەی لە کووردا بە تایبەتی لەم 20 ساڵی ڕابردووە خەریکی ئەدەبیاتن، سەرقاڵی شعر و چیرۆک و ئەدەبیاتن، جێگەی شانازین، جێگەی دەستخۆشین، بەشداری ژن لە هەر بوارێک لە بوارەکانی کۆمەلگا جێگەی شانازی و دەستخۆشیە و جێگەی سەپۆرتە و ئێمە دەبێ فەخر بەوە بکەین کە خانمانمان کە خوشکەکانمان کە خێزانەکانمان کتێب بخوێننەوە، گوێ لە مۆسیقا بگرن، سەردانی شانۆ بکەن، سەیری فلم بکەن، هاوڕێیەتیان لەگەڵ سینەماکان پتەو بێ. یەکێک لە ئەو خاڵانەی کە دەمێ ئاماژەی پێ بکەم لە شعری ژنان ئەوەیە کە بەداخەوە بنێتە دوو بەش. بەشێکیان ئیغرایە کە ئەمە زیان لە تێکستەکەی دەدا، یعنی زیاتر وەکو ئیغرا، مەسەلەن زنجیر دەبینین، ستیان دەبینین، سینگ دەبینین، چوزانم. بەکارهێنانی ئەم ئیغرایە لە شعردا وەکو قەرەبوویەکی خراپی شعرەکە و وەرگرتنی لەلایەن نێرینەکانەوە، ئەمە پێم وایە نرخێکی زۆر و بایەخێکی زۆر نادەتا تێکستەکە. ئەمانەی لە هین دەنووسن، لە ئیغرایە دەنووسن لە لایەکن. لایەکەی تر لای مەرگە ساتەکەیە، لای نایەکسانیەکەیە، نادادیەکەیە کە ئێمە هەمومان شایەتی
نادادی و نایەکسانی دەدەین لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگای کوردی و لە بەشداری چالاکانەی ژنان لە ناو کۆمەلگای ئێمە هەمومان دەبێ و پێویستە لە سەرمان هەریەکە لە خێزانەکەی خۆی هەریەکە لە کۆڵانەکەی خۆی لە کۆمەلگاکەی خۆی لە بوارەکەی خۆی زیاتر پاڵپشت و پشتگیری بەشداری خانمان بکا لە هەموو کایەکان ئەوەی ئێستا ئێمە مەبەستمانە زیاتر ئەدەبە بەداخەوە ئەو ژنانەی کە باسی مەرگەساتەکەن بیریان چووە کە مەرگەسات بە تەنیا بەس نییە لە ئەدەبا یان لە گۆرانیان لە مەسرحە بەڵکو تەکنیکیش پێویستە جوانکاری تەکنیکیش پێویستە من نمونەیەکی سادە دێنینەوە مەسەلەن ئێمە زۆر شعرمان هەیە لەسەر ئەنفال لەسەر هەڵەبجە باز لە مەرگەساتی هەڵەبجە و ئەنفال دەکا بەڵام لەبەر ئەوەی نەبووتە هونەر تێکستەکە گۆرانیەکە نەچۆتە ئاستێکی هونەری باڵا گەورەی ئەنفال یان گەورەی هەڵەبجە شەفاعەتی ئەوەی بۆ نەکردووە کە ئەم تێکستە بێتە تێکستێکی باش کەواتە خۆشاردنەوەی ئەدیبان و نووسەران لە پشت کارەساتی گەورە بەو وەهمەی کە ئەدەبی گەورە بەرهەم بێ بەڕاستی ئەمە بێزگە لە وەهم و سەراپی ستر نییە واتە ئەمن ئەگەر باز لە منداڵێ بکەم کە پێڵاوێکی تازەی کڕیوە ئەمە بەراورد ناکرێ بە هەڵەبجەیان بەراورد ناکرێ بە تاوانی گەورەی ئەنفال بەڵام ئەگەر شاعیرێک یان نووسەرێک توانی ئەو منداڵی پێڵاوێکی کڕیوە و دڵی خۆشە بیکا بە هونەر و ئەو تێکستەی کە کەسی شتر نووسوێتی لەسەر ئەنفال و هەڵەبجە نەبوو بێ بە هونەر بەڕاستی ئەو تێکستەی لەسەر مناڵەکە نووسراوە زۆر باڵاتر و جوانتر دەرەچێ لەلۆ تێکستەی کە خۆی لە پەنا قەزیەی گەورە شاردوتەوە زۆر جاران کێشەی گەورە قەزیەی گەورە مەرگەساتی گەورە مەرز نییە ئەگەر ئەتۆ تەکنیک و هونەری داڕشتنت نەبێ هونەری دنیابینی جوانت نەبێ بتوانی بیکەی بە تێکستی گەورە ئێمە ئێستا مەسەلەن نووسینی بە سۆزمان هەیە نووسینی جەرگ بڕمان هەیە لایەن خانمانەوە بەڵام ئایا ئەم نووسینە تا چەند بۆتە هونەر ئەمە پرسیارەکەیە هەر تێکستێک نەبێتە هونەر گرە و لەسەر گەورەی بابەتەکە بکە بەڕاستی ئەدەبی گەورە ئەدەبی مەزن هونەری مەزن بەرهەم نایە بە خۆشاردنەوە لە پشت ڕووداوی مەزنەوە یەکێک لەو تێبینانێک کە ئێمە هەمیشە هەستی پێ دەکەین لە شعری خانمان لایەنی با بڵێین سەرکەوتنی یان لایەنی باڵادەستی مەرگەساتە لەسەر لایەنە هونەری و لایەنی داڕشتن و تەکنیکەوە ئەزیزانم بەم جۆرە هاتنە کۆتایی ئەم بەرنامەیەش بەرنامەی مۆمی بەرهەتا و سپاس بۆ هاوکارانم بۆ موزیکژەنەکان سپاس بۆ کە عەبدوڵغەفار عەبدوڵڵا وەکو ئامادەکار و دەرهێنەری ئەم بەرنامەیە سپاس بۆ هەموو ئەوانەی کە بوونەمایەی سەرکەوتنی ئەم بەرنامەیە تا بەرنامەیەشتر و بێگەیشتنەوەیشتر بەخۆتان دەسپێرین خواتان لەگەڵ جارجارە کەبرینێکت دەکولێتەوە یادەوەرێکی نەرمی بخەرە ناو و بە گۆرانیەک بیپێچەوە لە منی وەرگرا شەڕی نەمانی سڵاوی ئازیزان تەنها بە مۆسیقا دەکەی
دەزانی چۆن خۆشم دەوێی وەک باپیرەم قەت بە داپیرەمی نەگوت تۆ مانجی منی کەچی هەموو شەوە تاریکەکانی لەگەڵ بەش کرد هێندە غەریبیت دەکەم گەیشتومەتە هەمان قۆناغی ڕوخساری سوور هەڵگەڕاوی داپیرەم کاتێک لە ڕسمێکی ڕەش و سپی تووڕە دەبوو دەیگوت کوا ئەم ئازیزانە بۆ کوێ چوون ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنە